همه می‌خواستن همدیگر رو بکشن. بنابراین بایستی همه به هم جمع بشیم، به اتحاد به وجود بیاریم و از اون پشتیبانی بکنیم و کردها بایستی نقش رهبری داشته باشن در این موضوع. انقلابی بودن معنیش این نیست که فقط به پیروزی آدم برسه، بلکه بایستی پیروزی معنیش این هست که بتونید همه رو با همدیگه متحد بکنید و بگنجونید در پیروزی خودتون. ما بایستی متوجه باشید پیروزی معنیش این هست که کردستان شروع شد. یه چیز خیلی مهمی هست، بزرگی هست، پیام بزرگی هست برای مردم ایران و پاسخ هم بهش داده شده. این انقلاب ادامه پیدا خواهد کرد. فکر نکنید که همه چی تموم شده و این انقلاب در جوان‌ها بودن که به هم جمع شدن و حالا هم پخش شدن. نه، این یه انقلاب دراز مدت هست. همه کارگرانی که دیدیم، جنبش بازنشستگان که دیدیم، همه اینها به جلو خواهد رفت و همه قسمتی از این انقلاب میشه و به خاطر این انقلاب سطح سازماندهی هم بالا رفته. ما هیچ وقت دامنه به این وسیعی ندیده بودیم از سازماندهی. حالا میبینیم که اونها هم یک استراتژی مهمی رو برگزیدن که باید از اتحاد مردم هست و دستاورد بستگی به سه مسئله است: دفاع، حمله و پس رفتن. این سه تا ستون دستاورد رو بایستی ما متوجه باشیم و تا موقعی که ما این ستون‌ها رو نگه بداریم انقلاب ژینا رو ادامه خواهیم داد. ما به چند تا سخنرانی در اینجا گوش دادیم و دیدیم که زنان انقلاب رو شروع کردند و زنان الان موضع خیلی مهمی دارند و در هر سازمان سیاسی هم ظاهر خواهند شد. ما فی الحقیقه الان جرئت نمی‌کنیم که جلسه داشته باشیم بدون اینکه زنان در شرکت داشته باشیم. بنابراین این یک تغییر خیلی بزرگی هست در تهران، در یک دهکده، در خیابان می‌بینیم که زنان اراده خودشون رو نشون میدن و تسلیم هم نخواهند شد، ادامه خواهند داد. حجاب اجباری الان داره با شکست مواجه میشه و این همه به خاطر انقلاب ژینا هست. چرا برای که حالا ایران داره سعی میکنه که رابطه‌شو با عربستان سعودی خوب بکنه، با منطقه خوب بکنه، بلکه رژیم هم متوجه واقعیت هست و همه اینها به خاطر انقلاب ژیناست. این یک دست آورد هست و این فقط اول انقلاب هست. ما خیلی مفتخریم. این یک انقلابی است که شروع شده و ما خیلی ازش مفتخریم و بنابراین بایستی که اون رو مال خودمون بکنیم، ازش پشتیبانی بکنیم و ترویجش بکنیم. پروفسور والی این رو گفتن، بایستی که جبهه رو داشته باشیم ولی بایستی مرز رو داشته باشیم، ولی از مرز بایستی فراتر بریم. فقط حق کردها نیست ولی بایستی حق حقوق زنان ایران باشه و بایستی که ما این انقلاب ازش پشتیبانی بکنیم و ترویج بدیم و بایستی دستاوردهای خودمون رو هم حفظ بکنیم در کردستان و همچنین بایستی این پیام رو برسونیم. ما درباره حق تعیین سرنوشت خود صحبت میکنیم و این حق هست که
فقط نمیتونی از بلوچی و اهوازی بگیری، نه بایستی از دولت بگیری. ما نمیتونیم خودمون رو جدا بکنیم از بلوچی یا اهوازی یا هر گروه دیگه در کشور. بایستی که صدامون رو یکی بکنیم و تقاضای خودمون رو از نظام، از رژیم بکنیم. یه نکته دیگه که مهم هست در مورد وضعیت سیاسی حاضر برمیگرده به رویکرد یا دیدگاه مسئول حزب کردستان. ما نمیخواستیم که این انقلاب رو نظامی بکنیم. از همه جا به ما فشار وارد میشد که مردم رو مسلح بکنیم و مردم میگفتن بیایید از ما حمایت بکنید، این تقلای مسلح هست، مبارزه مسلح هست. ولی از اول روشن بود که این باعث یک انقلاب مدنی باشه و ما نبایستی که اسلحه دست بگیریم در این انقلاب. من درباره سازمان خودم، حزب خودم صحبت میکنم. ما مسائل مدنی داریم که این انقلاب رو داشته باشیم و به پیروزی برسیم. این انقلاب رو نبایستی مسلح کرد یا نظامی کرد. البته ما چندین دهه هست که مبارزه کردیم و همیشه این ریسک وجود داشته که جمهوری اسلامی با موشک به ما حمله بکنه، ولی حالا میتونیم که از این حملات جلوگیری بکنیم به طور که چون مدنی به واقع بمونیم. مثلا اعتصابی در یک شهر در ایران میشه خیلی مهم هست و فعالیت‌های زنان خیلی مهم هست، یا سعی برای سازماندهی خودشون، یا مثلا جنبش برای محیط زیست. این همه خیلی مهم هست. موشکی که جمهوری اسلامی داره یا قوای نظامی که در مرز گذاشتن چیز تغییر نخواهد داد. این انقلاب بایستی مدنی باقی بمونه و مربوط به حقوق مدنی مردم هست تا اونجایی که ممکن باشه. خیلی متشکر هستم آقای ابراهیم علیزاده. حالا مایل هستم که از آقای مصطفی هجی بخوام صحبت بکنم که رئیس KDPI هستم. بفرمایید. سلام به همه شما، به شما دوستان شرکت کنندگان. من خوشحال هستم که در این کنفرانس شرکت میکنم برای اینکه بتونم صحبت بکنم در مورد مهمترین رویدادهایی که در کردستان ایران بوده و همچنین صحبت بکنم درباره فرآیند سیاسی که خاورمیانه باهاش روبرو هست. خیلی متشکرم از انستیتوی کردستان در بروکسل که به ما این فرصت رو دادند که یک بار دیگه با هم دیگه بشینیم و صحبت بکنیم درباره مسائلمون و همچنین از ایده های دیگه و سخنان هم دیگه چیزی بیاموزیم. من میدونم که نسبتاً ما
خیلی افراد اینجا داریم که فارس هستند، به فارسی صحبت میکنن و اگر که اجازه بدید من سخنان خودم رو به زبان فارسی میگم تا شهروندان ما از ایران هم بتونن اونها رو بفهمن بدون ترجمه. من درباره صحبت خواهم کرد درباره حزب دموکراتیک کردستان و ساختن ایران فردا، ساختن ایران در آینده. دوستان عزیز، خانم ها آقایان، از روزی که جان ژینا را گرفتند، فضای سیاسی، فرهنگی و اجتماعی ایران به سمت تغییری بنیادین گام برداشت. تغییری که مردم را در یک طرف و جمهوری اسلامی را در طرف دیگر قرار داد. البته این شکاف از همون روزهای ابتدای به سر کار آمدن جمهوری اسلامی ایران در جامعه ایران پدید آمد، اما انقلاب ژینا اون را به اوج رساند. این شکاف که به وجود آمده شکافی است که جمهوری اسلامی را در یک طرف و روبروی آن را مردم آزادیخواه ایران از میزیت‌ها، گروه‌ها، مذاهب و عقاید و سیاست‌های متفاوت است. سیاست‌های جمهوری اسلامی طی این مدت کمک کرد که مردمان ایران از هر نوعی با هر ایده‌ای و با هر باور سیاسی و مذهبی به دور همدیگر جمع بشند برای اینکه بتونند در مرحله اول این جمهوری را که اسمش جمهوری است براندازند و بعد از آن با همدیگر ایران نوین بعد از جمهوری اسلامی را بنیاد نهند. هزینه‌هایی که مردم ایران برای رسیدن به این تغییرات پرداخت کردند کم نیست. زندانی شدن هزاران نفر، اعدام بیوقفه که بر اساس گزارش سازمان عفو بین الملل 80% اضافه شده به تعداد اعدام ها، صدها نفر زخمی که نمونه بارز آن از دست دادن بینایی جوانانی است که در راه آزادی خودشون با دست خالی به خیابان‌ها آمدند. کشتارها در کردستان، در زاهدان و در دیگر شهرهای ایران حاکی از این است که مردم ایران با رژیم روبرو هستند که نظامی است غیر انسانی، تجاوز، کشتن و شکنجه و اعدام و ترور بخش جدایی ناپذیری از سیاست‌های این حکومت بوده است. آنچه در ایران شروع شد در ماه‌های اخیر یک انقلاب بود، انقلاب ژینا. انقلاب به این معنا که این انقلاب برخلاف بعضی از خواسته‌های مردم ایران که خواستار حقوق عقب مانده بودند، خواستار نماندن گرانی بودند، این انقلاب بنیاد رژیم جمهوری اسلامی ایران را هدف قرار داد و در راه ایجاد ایران دیگر که متعلق به همه مردم ایران باشد گام برداشتند و در این راه قربانی دادند و حالا هم قربانی می‌دهند و در آینده هم تا برساندن نهایی این هدف
این انقلاب را ادامه خواهند داد. انقلابی که خواهان عبور از دوره غیر انسانی و غیر دموکراتیک در ایران است. دوره سلطنت مطلقه که در آن یک هویت بر همه هویت‌ها تحمیل می‌شد. آسیمیلاسیون و انکار دیگر هویت‌ها به جز هویت قوم حاکم با برنامه‌های سیستماتیک حکومتی. با ورود به عصر جمهوری اسلامی ولایت مطلقه فقیه به معنای تحمیل مذهب خاصی هم بر سیاست‌های گذشته اضافه شد و در دستور کار حاکمان جمهوری اسلامی ایران قرار گرفت. ولی وجه مشترک هر دوتاشون تمامیت خواهی بود. آنچه در بطن انقلاب ژینا با شعار ژن آزادی تبلور کرد، عصیانی بود بر علیه این سیستم ها، عبور از گذشته و حال برای ارائه و تجسم یک ایرانی دیگر، ایرانی که در آن بنابر اختیار باشد نه به تحمیل و اجبار، و همچنین حقوق انسانی جانشین حاکمیت مطلق شود. گذار به جامعه‌ای که در آن ارزش‌هایی همچون زن، زندگی و آزادی به اساس قرار گرفت. قبل از هر چیز ما با رژیمی روبرو هستیم که نماد عریان سباعیت و دیکتاتوری است. در همان حال با فرهنگ و گفتمان‌های روبرو هستیم که برای دهه‌ها به خوانش تمامیت خواهانه عادت و اعتقاد پیدا کردند. تغییر در چنین شرایطی نیاز به زمان، حمایت و درک واقعیت‌های موجود ایران در چارچوب گام‌هایی است که مردم برای آزادی خودشون برمی‌دارند. رویکرد مردمی که روزانه برخورد با جمهوری اسلامی را تجربه می‌کنند با نگاه بخشی از مخالفین جمهوری اسلامی تفاوت دارد، چرا که مردم به دنبال بازسازی افسانه‌های گذشته و تحمیل اعتقادات نیستند، بلکه به دنبال بنیاد نهادن یک ایران دیگر هستند که در آن پیرامون جای برای الگوبرداری است، نه برای انکار. به همین دلیل است که در خیابان‌های تهران شعار می‌دادند تهران باشه کردستان، ایران میشه گلستان. به عبارت دیگر، نسلی که خواهان ایران دیگر است، سعادت خود را در خوشبختی و رهایی دیگران جستجو می‌کند، نه انکار آن. این همان بستری است که باعث شد که جهانیان با انقلاب ژینا همدل شوند. نسل جوان در ایران نسل جدید در ایران خواهان پیوستن به جامعه جهانی است، خواهان تقسیم ارزش‌هایی است که جهانی و انسانی هستند، خواهان ایجاد بستری است که رسیدن به آن تنها در جوامع آزاد و دموکراتیک امکان پذیر است، نه در دنیای ایدئولوژیک فرقه گرایانه و مملو از جنایت که جمهوری اسلامی و تمامیت خواهان آن را نمایندگی می‌کنند. از طرف دیگر عدم جمهوری اسلامی تنها برای مردم ایران مفید نیست، بلکه به همان نسبت برای جامعه جهانی هم اهمیت دارد
نبود جمهوری اسلامی مساوی است با بازگشت آرامش نسبی به بسیاری از کشورها. مساوی خواهد بود با از بین رفتن پایگاه اصلی گروه‌های تروریستی، همچنین معادل امنیت و آسایش برای جنبش رهایی بخش زنان خواهد بود. در پایان آنچه لازم است اینجا در پارلمان اروپا بر روی آن تاکید کنم برجسته کردن این موضوع می باشد که جنبش های هویت مدار که در ایران شکل گرفته و روز به روز قدرتمند می شوند خود را بخشی از جامعه جهانی می دانند. سردمداران انقلاب ژینا زنان هستند که به مانند دیگر جنبش های هویتی در ایران خواهان به رسمیت شناخته شدن می باشند. رسمیتی که می باید در نظام سیاسی آینده ایران به وقوع بپیوندد و در همان حال حمایت عملی و عینی جامعه جهانی را می طلبد. حمایت از انقلاب ژینا معنای غیر از ایجاد جهان امن‌تر ندارد، چرا که ذهنیت و رویای نسل امروزی در ایران حاصل ارزش‌هایی است که جامعه جهانی بر اساس آن بنیاد نهاده شده است. ما در کردستان به عنوان بخشی از این جنبش فراگیر خود را خارج از دایره ارزش‌های جهانی تعریف نمی‌کنیم و همواره به دنبال بنیان نهادن نظامی بوده‌ایم که مسئول و دموکراتیک باشد. پس اگر کردستان در جنگ علیه بنیادگرایی سپری در مقابل تروریست ها بود، اطمینان داشته باشید که جنبش رهایی بخش کردستان ایران هم از این قاعده خارج نیست، چرا که به تنهایی برای 4 دهه در مقابل بزرگترین حامی ترور در جهان مقاومت کرده است و در فردای رهایی آزادی ایران هم در صف آزادی خواهان و دنیای متمدن خواهد ایستاد. سپاسگزارم. زۆر سپاس بەڕێز مستەفا هجری، دەستان خۆش بێت. پانێلیستی دواتر بەڕێز ئەڤین ئنجیر لە گروپی هاوپەیمانی پێشکەوتنخوازی سوسیالیست و دموکراتەکان لە پارلەمانی ئوروپایە. گەلێک سپاس. ئەجێژی بە ئینگلیزی دەوام بکەم کە قسوورە مەزەنێکە بە ئینگلیزیەکی باشتر کاری خۆ بینم زمان. نابێ من ئەڤین ئینجیر ئەژی ئەندامە یەکیتیە پارلەمەنتۆی ئەوروپا مەجبور پارتیا سوسیال دموکراتی سوێدێ ئانا ئەو کە مانداتێ یەکەمە دە پارلەمەنتۆ دەمە ئەو سەر ڕەوشە کوردستانێ ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوین و تەبژی ئەز گەلێک سەرویەت سەکرم دە پارلەمەنتۆ دەم. ئەمە زیژوەر بگەورینەمە ئینگلیزیم. So thank you very much to the organizers for this important conference. It is a very timely conference, but it is also important from many different perspectives, not at least to shed a light on the situation that the Kurds have been living under. نه تنها به خاطر روشن کردن شرایطی که کردها در این زندگی میکنند، بلکه برای اینکه اتحادیه اروپا خیلی مدت زمانی به فقر رسیده از وضعیت کردها، ولی الان دیگه تغییر پیدا میکنه. در اونجا مبارزه و تقلا وجود داره، هنوز هم ادامه داره و وقتی که داعش رو می‌خواستیم مغلوب بکنیم گفتیم که کردها قهرمان هستند، ولی اگرچه این مبارزه ادامه داره ولی داره کم کم از بین میره و سکوت وجود داره و من فکر میکنم که این از نقطه نظر از طرف جامعه بین الملل و همچنین اتحادیه اروپا نشانه خوبی نیست، نشانه مایوس کننده است. وضعیتی در ایران وجود داره، تمام جمعیتش و کردستان همه این شعار رو میشناسن، زن، زندگی، آزادی، اینا همه میشناسن، زنها آزادی دوست دارند، ولی
خیلی نمیخوایم ببینیم که ریشهش از کجاست، از کجا آمده. این در منطقه کردستان شروع شده، بعد به همه ایران سرایت کرده و بعد از مرزهای ایران در ماورای ایران رفته، از مرزهای ایران گذشته. و من یادم میاد که وقتی که من مذاکره میکردم برای یکی از قطعنامه‌ها، ما خیلی قطعنامه داشتیم اینجا درباره این انقلاب، ولی یکی از اینها که من مذاکره میکردم براش در بین گروه‌های سیاسی مختلف، من پیشنهاد کردم که کلمه کردستان رو اضافه بکنیم، ولی بعضیا گفتن نه، ولی این رسمیت شناخته نشده. و من گفتم که نه، در ایران همه رو میدونن، کردستان رو همه میشناسن، بلکه منطقه خیلی شناخته شده ای هست. ولی در پارلمان همکارانی داشتم که گفتن به رسمیت شناخته نشده. ولی بعدا وقتی که من وضعیت رو توضیح دادم، ما تونستیم کلمه کردستان رو بگنجونیم در قطعنامه. دفعه اول بود در پارلمان اروپا که ما تونستیم این کار رو بکنیم که وقتی قطعنامه برای ایران داریم کلمه کردستان رو اضافه بکنیم. و فکر میکنم که یه خود ناامید کننده هست که وقتی درباره کردستان عراق صحبت میکنیم میگن منطقه کردی عراق، هم چیزی نیست، کردستان عراق، تفاوت وجود داره. بنابراین ما بایستی جرأت داشته باشیم که بگیم این رو. وقتی میگم ما، منظورم پارلمان اروپا هست، بایستی کردستان رو کردستان بگیم. کردستان و ما مبارزه میکنیم در ایران. ما صحبت میکنیم در مورد اینکه الان وضعیت چی هست، ولی همچنین بایستی متذکر بشیم که فقط در خلال این رژیم نیست که ظلم بر علیه بلوچی ها و کرد ها و بهایی ها و آذری ها و گروه های دیگه شروع شده، در خلال رژیم قبلی هم وجود داشته. و چیزی که بایستی انجام بشه، البته بایستی که این دولت تغییر پیدا بکنه و بایستی که یک رژیم دموکراتیک و همه شمولی وجود داشته باشه، ولی بایستی مطمئن بشیم که همه افرادی که در ایران وجود دارن در اینجا گنجانده بشن. ولی تنها موقعی که همه گنجانده بشن و حق داشته باشن و حق حقوق بشر داشته باشن و زبانشون گنجانده بشه و بدون ظلم باشه، در اون صورت هست که ایران واقعا کشور دموکراتیک خواهد شد. تا اون موقع هیچ کشوری که بخشی از جامعه خودش رو بهش ظلم میکنه و اونها رو مجزا میکنه نمیتونه دموکراتیک باشه. بنابراین ما خیلی طولانی داریم که بپیماییم. از طرف پارلمان اروپا و اتحادیه اروپا هم باید متوجه باشیم که وقتی مکالمه داریم با گروه‌های مخالف، بایستی دیدگاه خودمون رو محکم بگیم که منظورمون از دموکراسی چی هست، همه شمولی چی هست، یعنی همه جامعه رو در بر بگیره. من فکر می‌کنم که ما یه وقتا میترسیم از اینکه اینو تاکید بکنیم و میترسیم که بگیم که مسئله کردها در ایران فقط 40 سال نیست اون داره، بیشتر از 40 ساله که وجود داشته و باعثی به جایی برسه که تاریخ دوباره تکرار نشه با یک رژیم جدیدی که باز هم ظلم رو ادامه بده. و این انقلاب ژینا، انقلاب بعضی درباره اصلاحات صحبت میکنن. من بایستی بگم که اصلاحات کافی نیست، بایستی تغییر دولت وجود داشته باشه، تغییر رژیم وجود داشته باشه و برای این هست که درباره ما میگیم انقلاب نه اصلاحات، که البته متاسفانه بعضیا فکر میکنن که این درباره اصلاحات. در اتحادیه اروپا الان سکوت وجود داره در مورد وضعیت ایران، ولی ما از طرف پارلمان اروپا به کارمون ادامه میدیم. 2 یا 3 هفته پیش اینجا یک کنفرانسی داشتیم که بخشی از مخالفین رو هم
دعوت کرده بودیم برای یک میز گرد و همچنین اونها و هفته بعد هم قطعنامه دیگه خواهیم داشت، قطعنامه اضافه خواهیم داشت در مورد اعدام هایی که هر روز هر هفته در کشور انجام میشه، ولی نبایستی یادمون بره که ولی هم نبایستی فکر بکنیم که اگر که رسانه ها ساکت میشن هیچ گونه انعکاسی از این مسائل در خارج از مرزها وجود نداره. در اتحادیه اروپا و همچنین در پارلمان اروپا بایستی که صدای اونها رو منعکس بکنیم با پشتیبانی نه از حقوق بین الملل، حقوق بشر و غیره، برای اینکه چیزی که اتفاق میفته این هست که اونها هر روز حقوق بین الملل رو زیر پا میگذارند. من بایستی بگم که خیلی ناامید شدم که اعضای اتحادیه اروپا که کاملا ساکت هستند، نه تنها دولت سوئد که الان رئیس اتحادیه اروپا هست، بلکه در پارلمان سوئد گفتم که بایستی پاسان انقلاب رو به لیست تروریست ها و دولت سوئد کاملا ساکت بوده و در پارلمان اروپا تقریبا اتفاق نظر وجود داره که پاسان انقلاب رو بگیم بذاریم روی لیست تروریست ها، ولی بایستی که فکر کنم که اگر که این کار رو انجام بدیم اونها رو تضعیف خواهیم کرد و اون وقت قوای دموکراتیک میتونن کارها رو در دست بگیرند و میتونن عدم تساوی از بین ببرند، حقوق زنان و جنبش فمینیستی میتونه فائق بشه و این درسته که انقلاب فمینیست ها هست ولی بخشی از انقلاب دموکراتیک هست که خیلی بزرگتره. خب من سخنانم رو خاطره میدونم که سوالاتی خواهد بود که من بعدا میتونم جواب بدیم به اونها و چیزی که میتونم بگم این هست که در پارلمان اروپا ما ادامه خواهیم داد به اینکه نورافکن رو بندازیم بر وضعیت ایران، من جمله وضعیت کردها که مظلوم واقع شدن در تحت رژیم های مختلف و همچنین گروه های دیگه همونطور که گفتم بلوچی ها، باهایی ها و آذری ها و غیره، برای که این یک مبارزه مشترک هست. وقتی که یک کشوری مواجه است با یک رژیم ظالم و دست به دست ما میخوایم که این رژیم ظالمانه تغییر بدیم و یک رژیم دموکراسی به جاش داشته باشیم، ولی البته این مستلزم پشتیبانی از طرف جامعه بین‌الملل من جمله اتحادیه اروپا است و اتحادیه اروپایی که نبایستی که این رژیم حالیه رو ازش پشتیبانی بکنه، بلکه بایستی پشتیبانی بکنه از کسانی که طرفدار حقوق بشر و دموکراسی هستن. خیلی ممنون. خیلی متشکرم. خب حالا ادامه بدیم با آقای سیامک معینی از پژاک. خیلی متشکرم. من مایل هستم سلام بکنم به همه شرکت کنندگان در اینجا امروز و من فکر می‌کنم که یک فرصتی هست که ما داده شده خیلی به طور خلاصه صحبت بکنم. 6 تا موضوع مختلف وجود داره و من میخوام به اهداف خودم رو در پژاک بگم.
و ما میتونیم بعدا وقتی که درباره پیشنهادی برای راه حل در ایران صحبت میکنیم در بخش خود بیشتر صحبت کنیم. مهم هست که ما نگاه بکنیم به این کنفرانس که در یک دوره زمان به خصوصی انجام میشه، یعنی انقلاب ژینا زندگی آزادی. چند ماه ازش گذشته از زمانی که ژینا امینی رو قاتلین جمهوری اسلامی کشتن. این شروع یک رنسانسی شد، شروع تغییر شد در جامعه ایران. جمهوری اسلامی فکر میکنه که میتونن از طریق کشتن معترضین جلوی این انقلاب رو بگیرن، ولی ما دیدیم که این وضعیت یه جور دیگه تحول پیدا کرده. همچنین مردم ایران چگونه اون رو باهاش مواجه شدن. اول فکر میکردن که فقط مال جوانانه، ولی همه مردم از اون پشتیبانی کردن. ولی ما بایستی همه قوای دموکراتیک رو پیدا بکنیم، همه قوایی که در کشور وجود داره که بر علیه دموکراسی هستن، تا اینکه بتونیم یک آتیه دموکراتیک داشته باشیم برای ایران و در کردستان. و ما میتونیم یک نقش رهبری ایفا بکنیم به عنوان جنبش آزادی کردستان. برای آینده ایران 6 نکته هست که مهم است که من برای شما خواهم گفت و این پروژه ما هست برای آتیه ایران و جامعه آینده ایران. بایستی منصفانه باشه، جایی که عدالت اجتماعی دارید، برای که بدون عدالت هیچ گونه معنی نمیتونه وجود داشته باشه. بی‌معنی خواهد بود درباره آزادی صحبت بکنید یا درباره برابری. اگر که عدالت اجتماعی نداشته باشید نمیتونید درباره انصاف صحبت بکنید، نمیتونید درباره برابری صحبت بکنید. سیستمی کۆماری ئیسلامی ئێران دەستی بەسەر هەموو سەروەت و سامانی کۆمەڵگا داگرتووە و لە بینی جامعەی ئێراندا اختلافی طبقاتی زۆر بۆتەوە. بەشێکی زۆر لە خەڵکی ئێران لەوەی کە فەقیر بوون فەقیرتر بوون و کۆمەڵێک یا بڵێن ئێلیتێکی تایبەت کە سەر بە کۆماری ئیسلامین ئەوانە توانیویانە بگەنە لووتکەی سەروەت و بە خوێنی گەلان بە خوێنی جوانانی ئەو وڵاتە خۆیان بەهێز دەکەن. خاڵێکی دیکە کە دەمەوێت باسی بکەم مەسەلەی ژنە. بەڕێزان، ئێستێ پرسی ژن بۆتە پرسێکی ئاکتوێل و پرسێکی بنگەهی کۆمەلگاشە بەڕاستی. تا چارەسەریەکی دروست، چارەسەریەکی بنگەهی، چارەسەریەکی نێو کۆمەلگا بۆ پرسی ژن نەبیندرێتەوە، ئەو کۆمەلگایە ناتوانێت ئازاد بێت، ناتوانێت باسی دموکراسی، ناتوانێت باسی ئازادی بکەی لەو کۆمەلگایەدا. بۆیە مەسەلەی ژن یا بڵێن پرسی ژن پرسێکی بنگەهی کۆمەلگایە، وەک تەبەقەیەک، وەک کۆمەلگایەک کە یعنی ئەو بە کۆیلە کراوە، هەم وەک ژن هەم وەک نەتەوەکانی دیکەی غەیری ناوەند. ئەوانە بەشێکن لەو یعنی بابەتەی کە ئەرز دەکەم. بێگومان ئەو شۆڕشە
دەرفەتێکی ڕەخسان بۆەوەی کە ژن بتوانێت پێشەنگایەتی شۆڕش بکە. ئێمە دەزانین بەبێ پێشەنگی ژن و گەنجان ممکن نییە شۆڕشێک بتوانێت بە ئەنجام بگا. بۆیە گرنگە ئێستێ ژن پێشەنگایەتی ئەو شۆڕشە دەکات، گەنجان پێشەنگایەتی ئەو شۆڕشە دەکات. بۆیە ئەرکی ئێمە ئەوەیە کە دەرفەت بڕوخسێنین، دەرفەت پیادە بکەین بۆی هەم گەنجان بکەونە نێو خەباتی سیاسی، ئەحزابی سیاسی، هەم ژنان بتوان ڕۆڵی سەرەکی و ڕێوەبەری لە نێو ئەو حیزبانەدا بجێڕن. ئەو دەم دەتوانین بڵێن بەشێک لە ئەو هەنگاوانەی کە هاویشتراوە بۆ ئازادی کۆمەڵگا، بۆ بە دموکراتیزەکردنی کۆمەڵگا، هێندێک هەنگاوی سەرەکی و بنگەهی هاویشتراوە بەرەو سەرکەوتن نزیک دەبینەوە. تەبعەن بەشێکی دیکە مەسەلەی نەتەوەکانە، مافی نەتەوەکانە. ئێمە دەزانین ئێران مۆزاییکی نەتەوەکانە، ئاین پێکاتاوە نەتەوەی جیاواز دەنێو ئێراندا، دەنێو جۆغرافیای ئێستەی ئێراندا ژیان دەکاوە بە سەدان بەڵکو هەزاران ساڵە لە پەنا یەکتر، لە جیرانەتی یەکتر پێکەوە ژنوە کێشەیەکی وە جددیان نەبووە تا ئەوەی کە سیستەمی ناوەندگەرای ئێرانی ئەو جیرانەتەی لە بینی نەتەوەکاندا تێکداوە. و ئێمە بە سەراحەتەوەی دەڵێن تا مەسەلەی نەتەوەکان لە ئێران چارەسەر نەبێ، هیچ کێشەیەک لە ئێرانی بە جۆغرافیای ئێستیەوە چارەسەر نابێ. بۆیە گرنگە فکر لە داهاتووی ئێران کە دەکرێتەوە، فکر لە چارەسەریەکی بنگەهی دموکراتیک لەسەر مەسەلەی لەسەر پرسی گەلانی ئێران بکردێتەوە. واوەش ئازادی و دموکراسیە کە دەکرێت لە داهاتووی ئێراندا خەڵاتێک بێ بۆ ئێرانی ئازاد و دموکراتیک، خەڵاتێک بێ کە ئێران بتوانێت لە ئاسوودەی و لە دموکراسیدا ژیان بکە. خاڵێکی جەوهەری دیکەم پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەم کە پێویستە بە تایبەت وەک نەتەوەکانی ئێران، وەک گەلانی ئێران پاراستنی ڕەوایە. پاراستنی ڕەوا لە ئەساسدا بۆ پاراستنی دەستکەوتی ئازادی لە کۆمەلگایەکە کە پێویستە بە یعنی بە جددی بگیرێەوە. ئەوەش تێکەڵ بەوەی نەکردێکە پاراست ڕەوا مەخایسە بکرێت لەگەڵ توندوتیژی یا بەنەوەیەک هێرش بردن، بەڵکو پاراستنی ڕەوا لە چوارچێوەی پاراستنێکدایە کە کۆمەڵگەی ئازاد پاراستنی دەستکەوتەکانی ئازادی دەکات. پرسێکی دیکەی ئەساسی هەیە کە پرسی ئێکۆلۆژیە. ئێمە هەموو وەک ئینسان لەسەر کورەیەک دەژین، لە شوێنێک دەژین کە دە ئەساسدا ژینگە نەفەس دەدا بەو ئینسانانە. سیستەمی سەرمایەداری، سیستەمی چەوساننەوە نەتەنیا ژنان، نەتەنیا گەلان، نەتەنیا کۆمەڵێک ئینسانی جیاوازیان چەوساندۆتەوە، بەڵکو ژینگەشیان چەوساندۆتەوە. چەوساندنەوەی ژینگە پێویستە کۆتایی بێ و ئەوەش لە کۆمەلگایەکدا دەرفەت بۆ ژینگە، دەرفەت بۆ نزیکردنەوەی ئینسان و ژینگە دێتە پێشێ کە ئینسانەکان بتوانن کۆمەلگایەکی دموکراتیک سازکەن و لەو دموکراسیەدا لەگەڵ یەکتر بە ئازادی ژیان بکەن. و خاڵێکی سەرەکی بە بڕوای من هەم وەک کوردێک دەڵم، هەم وەک
ئینسانێکی ئازادی خواست ئەم وەک حیزبێکی سیاسی یەکگرتنی نەتەوەکان خاڵێکی سەرەکی و ئەساسیە کە نەتەوەکان پێویستە زۆرتر یەکگرتوو بن. بە یەکگرتووی گەلان ئێمە دەتوانین زۆر قۆناغی حەساسی مێژوویی تێپەڕ بکەین. دەزانین 100 ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستمێکی کۆنەپەرست، سیستمێکی تۆتالیتەر، سیستمێکی دیکتاتۆر بەسەر گەلانی ئێراندا بەسەر گەلانی ناوچەکەدا داسەپاوە و گەلانیان بە دژی یەکتر بەکارهێناوەتەوە. ئێستێ وەختی ئەوەیە کە گەلانی ئێران بە یەکگرتووی خۆیان تەواو ئەو سیستما کە سیستمێکی دیکتاتۆرە، سیستمێکی تۆتالیتەرە، ئەو سیستما پاشەکشەی پێ بکاوە لە کۆمەلگای خۆی دووری بکاتەوە. و بەگشتی یعنی لەو شەش خاڵەدا من ویستم هێندێک کۆمەڵێک لەو بابەتانە زۆر بە کورتی باسکەم. دیارە بەڕێزانی دیکە بە ئەندازەی کافی باسی ئەو بابەتەیان کرد، بەڵام خاڵێکی دیکەش ئەوەیە کە چارەسەری چییە؟ ئێمە چۆن دەتوانین بە چارەسەریەکی بنگەهی و دموکراتیک بگەین؟ یعنی ئەو زۆر گرنگە، خاڵێکی هەرەسەرەکیە. کێشەکان دەزانین، هەموو لایەک دەزانین کێشەکان چن، پرسەکان چن، بەربەستەکان چن، بەڵام چارەسەریەکان ڕەنگ بێ ڕێگای جیاواز بگرێت. لە بوعدی جیاوازەوە چاوی لێ بکرێت، لە زاوەیەی جیاوازەوە حەرەکەت بکات. بەڵام ئێمە وەک پەژاک تەرحێکی پێشنهادیمان هەیە بۆ ئەوەی کە لە چوارچێوە و تەرحە پێشنهادەیدا ئەوە پلان و بۆچوونی خۆمان بۆ چارەسەریەکی دموکراتیک لە چوارچێوەی ئێراندا هەم بۆ ئێران هەم بۆ کوردستان پێشنهادی بکەین و ئەوەش دەتوانێت لە داهاتوودا بە تەرحی جیاواز کاملتر بکردێ، بە تەرحی جیاواز بەهێزتر بکردێەوە ژینگەیەکی سالمی دموکراتیک لە کۆمەلگادا بەڕێوە بچێ. ئێمە وەک پەژاک تەرحی سیستمی بەڕێوەبردنی کۆمەلگا وەک سیستمی کۆدار کارمان لەسەر کردووە و تەرحێکی پێشنهادیە. دەتوانێت لە داهاتووی کۆمەلگای ئێران و لە کۆمەلگای کوردستان و تەنانەت لە فەرا نەتەوەکانیشڕا دەتوانێت ئاڵتەرناتیو بێ. ئێستا نێو چ دەبێ، شێواز چ دەبێ، ئەوە جێگای نقاشە، بەڵام ئەوە تەرحێکی پێشنهادی ئێمەیەکە دەتوانرێت وەک تەرحێکی پێشنهادی باسی بکردێ و لەو چوارچێوەدا کاری لەسەر بکردێ. لە کۆتاییدا سپاسی هەموو بینەران، هەموو بەشداربووان دەکەم. هیوادارم ئەو کۆنفرانسە ببێتە دەرفەتێک، ببێتە زەمینەیەکی گونجاو و مساعد بۆ ئەوەی کە هەموو تەیف و فکری جیاواز بتوانن بە تەحملی ئەفکاری یەکتر بتوانن لە چوارچێوەی تێکۆشان بە دژی سیستمی تۆتالیتەر، بە دژی کۆماری ئیسلامی ئێران و بۆ ئایندەی و بۆ داهاتووی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئایندەیەکی دموکراتیک تێکۆشان بکەن. سەرکەوتن دەخواست. سپاس بەڕێز سیامەند معینی. سپاسی ئەوەش دەکەم کە بێدەنگیتان پاراستووەوە لەگەڵمان هەربەردەوامن. دیارە زۆر خاڵی گرنگ باس کرا کە سەرەکی ترینیان لەوانەیە بۆ من وەکو ژنەوە بێ کە هەر هەموو لەسەرەوە کۆک بوون کە شۆڕشێک لە ئارادایە کە لیدەرەکەی ژنانن و دەتوانن کۆمەلگا بەرەو ئاراستەیەک بەرن کە لەوانەیە تا ئێستا ڕووی نەدابێت لە هیچ کامێک لەو شۆڕشانەی کە لە جیهاندا کراون هیچ کامێکیان نەبووە کە ژن بە تەواویتی بتوانێت لیدەری بەدەست بگرێ و کۆمەلگا بەرەو ئاخارێک بەرێ کە ئاواتی هەموومان بێنێتە دی، ئاواتی دموکراسی. دیارە
بەڕێزانێک دەستیان بەرز کردوێتەوە سەرەتا یەکەم کەس ئەگەر ئیزن بدەن من بەڵێ ئێوەزانم ناوی جەنابتان ئەگەر بەس درست سەرەتا بە من یەک دوو کەس وەربگرن جا دوایی دێمەوەلاتە سەرەتا بەڵێ ئێوە بەڕێز فەرموون بەڵێ ناوی جەنابتانم نووسیوە ئەو بەڕێزە ئیزن بدەن ئەو بەڕێزە سەرەتا لێرەوە دەستی بەرز کردێتەوە و من بەو نزیکترم ئەیبینم جەنابیشتان ناوتان نووسراوە سێومین کەس یا چوارمین کەسم I have to speak with the Kurdish because the most of people speaking. Hello. Sorry about I have to speak the Kurdish because the most of the people had this. کوردیشی گەلێک باش بەس کوردی گەلێک باش فێم بکەم و بەبەر گەڕینەندیش بۆ ئەوەی کوردی فێم ناکەن باش ئێستا بەڕاستی زۆر بەخێریان ئەمە یەکێک لە ئارەزۆکانی ئەو هەژمەدەمانگەی پێشووی منە کە لە نزیکەوە ڕەنگە چەندێک لێ ئێوە بزانن کە کاتێک شۆڕشی ژنی ژیان ئازادی دەستی پێکرد سەری هەڵدا حەولێکی زۆر هەبوو کە سەد و ناو کۆمەلگای کوردی یەکگرتوو بێت لەوەشدا چەند کەسێک لە ئێوە باش دەزانن کە ئەو کات حەولێکی زۆر درا بۆکە یەکدەنگ و یەک سەدابی بە تایبەت کاکسەی برای کاک سیامەن ئاگادار بوون کە ئەو کات ناوەندێکی هاوکاری هەبوو بە خۆشێوە کە چەند حیزبێکی کوردی دەوێدا هاودەنگ و هاوسەدا بوون بەیانێکیان دەرکرد لە پێش بە خاکسپاردنی ژینا و ئەو بەیانە بەڕاستی حەولێکی زۆر درا کە ئەوانەی کە لە دەرەوەی ناوەندی هاوکاریشدان کە دەبێتە کۆمەڵەی حیزبی کۆمونیستی ئێران و پەژاک هیچ نەبێ ئەگەر بەو پەلەپەلەژ ناگەرە ناوەندەکە و ئیتحادێکی دروست نابێت لا ئەقەل بەیەکەوە دە ڕۆژێکدا ئەوانیش ئەو داوایە لە کۆمەڵانی خۆ بەخۆشیەوە ئەو کارەکرا و زۆر بەخۆشیەوە ئەو پێشوازەی کە لە ئەحزاب و هێزگەری کوردی ئێرانێکرا لەسەر تاسەری ئێران بەڕاستی بێوێنە خەڵک هات بەرەو پیرتانەوە ئێستا ئەوە 8 نۆڤەمبەر گوزەراوە کۆمەڵێک ڕووی داوە کە نامەوێ وەختی ئەوە بگرم ڕەنگە وەختم زۆر کەم بێت بەڵام هەموو ئێوە و هەموو ئەو هاوڕێیانێک کە دانیشتون ئاگادارن ئێمە خەریکین لە ناو سەفی کوردیدا کە زۆر من لە بیرمە شۆڤینیستی فارس تەنانەت دۆستەکانمانەوە هیچ شۆڤینیستی فارس کە فاشیستانە بەرەو مەسەلەی کورد و بەلوچ و باقی میلەتەکانی ئێرانە دەچن ئێستاش دەیان کوردەکان تەجروبەیان هەیە دەبێت ڕاهبەریمان بکەن کوردەکان لە ئێمە باشتر ڕێخستنیان هەیە با ئەوان بێن ڕاهبەریمان بکەن بەڵام لە ماوەیەکی زۆر کەمدا بەداخەوە دەبێت بڵێن چونکە من بە کۆمەڵێک برادەر لە کلاپاوس وعدم داوە کە قسەی وان بکەم زمان حاڵی وان بم ئەوڕۆ میلەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان داوایەک پێشکەشی هەستێکداتان دەکات بۆی دەڵمەرچێکداتان کە ئێوە ئێستا لێرن ئەویش ئەوەیە بۆچی ئێمە یەک قسەکەمان نییە بۆچی ئێمە یەک بەرەمان نییە بۆچی ئێمە ئاوامان لێ هاتۆ کە کوڕی حەمەڕەزا شار دیکتاتۆری پێشوو سەدەی پێشوو دێنێت تەواوی ئەو باشەکانی تەواوی شەعبان بیمۆخەکانی لە چوارڕێنەکانی ترافڵگار سکوێری لەندەنێ و لەسەر گەستۆنی ستۆکهۆڵمێ و لە خیابانەکانی فرانکفورتێ دەژانی مەبەرداوە و قبولی نییە کە ئێمە بڵێ ژیان ئازادی لە کوردستانەوە سەری هەڵداوە پێی تووڕەن جات کاتان لێ دەکەم مادام مەسیجی ئەو میلەتە ئەبد دەگێنم ئێوە ئەو ڕۆکانە پێویستە
دانە بە دانەتان وڵامتان هەیە بۆی کە ڕێسە چی ڕاوەستاوی بۆ ڕاوەستاوی کە بەرەیەک ئەو ئێران ناکەین بۆچی ڕاوەستاوی کە قسەکە یەکمانیە لەسەر تاسەری کوردستان زۆر سپاس. زۆر سپاس بەڕێستان پرسیارەکەتان دیارە لەوەی هەرسێک باش زۆر چاک. دوو پرسیار سەرەتا وەردەگرم. دووەمین کەس بەڕێز قازی بفەرموو. یعنی ئەمریش تقریباً جنسی قسەکان شەباهەتێکی هەیە لەگەڵ قسەکانی کاک عەلی بۆ معنایە کە لە دەڕۆژی ڕابردوودا کە باسی ئەوە کرا کە کۆنفرانسێک دەبێت لە پارلەمانی ئەوروپا و نوێنەری سێ پارتی کوردستان خۆشحاڵی کوردستان بەشداریدا دەکەن تەسەورێک بێنی خۆشیێکی تایبەتی دروست بۆ دەمی خەڵکدا و حتما ئینعکاسی ئەوەش بیستیتانەوە جا لەبەر ئەوە من چاوەڕوانم دەکرد کە ئەو پێشکەشیانی کە لێرە دەکرێت یعنی ئەو بەحسی کە برادران لێرە دەکەن ڕاستیدا تەکیان لەسەرەوە بێت کە ڕێگای ئەو هاوکاری بێکەوە کارکردنە بە شێوەیەکی گشتی یعنی لامی کەمەکانی کە دەتوانێت ئەو هێزانە بێنێتە دەوریەک چییە ئەوە داوخوازی هەموو کۆمەڵانی خەڵکە ئەمن تەحەدا دەکەم لەو دیوەشدا کەس نییە دژی ئەوە بێت تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان وە لە دەرەوە لە ناوەوە دەیانەوێت ئەو یەکەتێر دەزورەکە بێت بە ئەو یەکەتێش بەمە عینی ئەو مەسئلەیە کە لە شەڕۆشی ژیان ئازادی لە سەرەتاوە دەستی پێکرد بە معنای ئەو نەبوو خەڵکەکە دەبنەیەت بەڵام لەسەر شتێکی گشتی هەموو هاتبوون لە دەوریەت جا ئەو ئینتیزارە ئەو چاوەڕوانیە ڕاستیدا من ئەوەم ئەو چاوەڕوانیە هەبوو لەنە ئەو بەحسێ دیکە کە شۆڕشی ژیناوە بوو وانە بوو هەموو کەس لێرە دەزانێت ئەو شتانە چی بوو بەشداریەتیدا هەبوو شێوەکە ئەوە قسەکەم یەک پێشنیاریش هەیە پێشنیارێکی کۆنکرێتم هەیە ئەوش ئەوەیە کە لە ئەو سێ حیزبەی کە لێرن هەیئەتێک لە ژنان دروست بێت یعنی هەیئەتێک لە ژنانی پەژاک هەیئەتێک لە ژنانی حزب دموکراتی کوردستانی ئێران هەیئەتێک لە کۆمەڵی حزبی کۆمونیستی ئێران هەیئەتێک لە ژنان دروست بێت چونکە هەتا ئێستا کە پیاوان کردوانە ناتوانەوە حەدی ئەقەلە بە وجود بێنن باش ژنەکان بتواننەوە بکەن و لەو پەیوەندیەشدا یعنی ئەوە پێشنیارێکە لەو پەیوەندیشدا بەرز ئینجەر کە لێو دانیشتووە وەکو ژنێکی کورد کە ژنێکی کوردی ئەوروپایی ڕاستیدا دەگەڵ ژنانی دیکەی کە لە پاڵۆمانەکانی ئەوروپادا هەن مثلا ژنی ڕادیکاڵیشان ژنی غێری ڕادیکاڵیشان دەتوانن لەو بارەوە یارمەتیدار بێنی بکاربن ئاڵیکاریە بچی بکەن ئەوە پێشنیاری منە زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە سەرەتا وەڵامی ئەو دوو پرسیارە دەدرێتەوە جا دوایی دێنە لای باقی بەڕێزان بەڵام تکا دەکەم پرسیارەکانتان کورت و مختصر بڵێن و خۆتان ببوێرن لەوەی کە تەوزیح بدەن لە سەبارەت بە شۆڕشەکە یا سوزان مێژووی هەر شتێک بتانەوێت باس بکەن بۆیە باشتر وایە کە ڕابگەین بە هەر هەموو ئەو بەڕێزانی لێرن و دەیانەوێت پرسیار بکەن. سپاس. بەڕاستی پرسیارێکی ئاوا بینیم بەجوابێکی تێستی لازم ناکرێەوە بەتابەتیش کە بە پرسیارەکەیشی بکەوێتە سەر شان بەڵام بە هەر حاڵ دەبێت بزانین کە ئێمە بەڕاستی ئەو لایەنەنی کە بووە بەهۆی ئیدئۆلۆژی و باوەڕ و ئەوەمەژە لایەنی توندڕەوین و باید هەواوەین و لەگەڵ کەس ئیتیفاقان ئەسقەدا ئێمە منعەسفترین و عەمەلیترین پێشنهادمان هەبووە بۆ ئەو گەرتنەوە هاوکاری یەکشتە بەڵام بتومانە کاتە با کارێک بکەین کە خەڵک بەدەوام نەکەین دوای ناومێدیکەین شتێک نەکەین دوای هەڵی وەشێنینەوە ئەوە بەچی دەکرێت بە دیالۆگ دەکرێت ئەوە بەچی دەکرێت بە یەخستنی تاکتیک و سیاسەت دەکرێت بەرنامەمان لە بەرنامەی هەموو لایەنەکان بەشی ئەوەندە شتی باش هەیە لە مەسەلەی ژن لە مەسەلەی دیموکراسی هەموو شتێک ئەوەندە شتی باش هەیە کە بتوانێت خەڵی هاوبەشی لێبینێت بەڵام ئەوە عیلاجی مەسەلەکە نییە چونکە ئەوە قەرزە ئەوەی نەغدا سیاسەتە تاکتیکە ئەوڕۆیە لەسەر ئەساسی ئەوەی قەرزە دوایی ئەگەر بەدەسەڵات گەیشتین خوب باشە لەوە کۆمەڵێک شتی هاوبەش هەبێ کە ئەوەی کار ناکاوێنی منفی نییە ئەو مثبەتە کاشە بەڵام چارەساز نییە ئەخە چ دەکەی لەگەڵ واقعیەتە بێلایەنێ گوتی من مذاکرە دەکەم لەگەڵ جمهوری ئیسلامی دیتەوە هەموو لەگەڵەوە شتەوە چ دەکەی لەگەڵ واقعیەتە گەلایەنێ وتی لەگەڵ کوردی شاهەڵ پەیمانی دەبەستم
بأو أمشي غلط وش ده تشتري قالوا كسياستك يقدر نبي برامبر مثلا خباتي سجداني وأوانش بكل شيء ونين أوانش ذكرين لين نزيد بينا وبتوافق بين قالي شوف إيه ما اختلاف تشوفنا كل شيء ما نقدر حل بكاين في شيء إيديولوجيكية شيء سياسية شيء برنامج من بدواره سياسة شو بقوله لبرو بلاتفورمي عمليش ما بيشنات كله وتو ما لو إنسان خالي أو بشي تكتيكي سياسي رسالة مثلا هو ما بالين بدي إعلام كين كهيز وخلي اختلافات ناخذ المسمى إما هو ما بين بالين بدي كهيز وخت كم وقفتوا كذن ده قبل جمن أمري ملية أمري إيش حد بكديار كراوية إيش حد بنات على بقول بتليا يقبل جمن واردي قفتوا وتو ما يعني هو بدي ندروا أولاد اللي دروا أولاد حماهنجي وهاوكاري بيني بوأوي لا محافل كاري محافل بيجرو تشكل تخاص محافل كوبري أوا هاودر وهاكسر أولا ما هم كتوا خش ما نسر كله فلان بداخوا برينا كان قولا زمان شان بسدات يفرموا وبكاو خونا بعلاج ناكلي يعني دردك بتشل صار تشوار صار علاج نكرة وتيدا وداري دو تزيني بكشري ناخوي تدابو إنشاءات وجاونا وهاي في أملاو أو لا تدابو أما تنيا لو أرزويش دربري أرزويش أخلاقي وسارة ناكلي أو ده بقى كان قال واقع بيننا عملي وبين كخلق بزاني إما دقاليان راس قوي إما دبلوماسيان دقال ناكي إما أو كده يلين ما بيك بخلق أو لو تبقى كأو وحدة أو هوكاري أو حماهنجة شيء واقعية وكان قال وبين خلق خانعه في شارع درس دبي طبعا كي شورش يجينا وفي شارع درس زۆر سپاس بۆ کاکسێک داین بەشێکی باس کرد لە پرسەکانی کاک حەسەن و کاگەلی بە باوەڕی من دەبێت ڕاستە ئەوەی کە لە پراکتیکدا چەندە هەنگاوداوێتێتەوە ئەوەندە گرنگە بەڵام هەبوونی ئەو کۆنفرانسە بۆ خۆی یەکێک لەو هەنگاوانەیە کە ئەو ساردیەی تێپەڕاندووە ئەو ساردیەی تواندۆتەوە ئەو ساوڵبەندانەی کە دەبینی عەزابدا هەبوو تواندۆتەوە و ئێستا دەکرێت لە بواری پراکتیکەوە لە بواری جیاوازەوە بەحسی جیاواز بکردێت ئەوەش دەستپێرین بۆ داهاتوو ئێمە ئامادەین لە هەموو بوارێکەوە بۆ یەکگرتووی چونکو تەنیا ڕێگایەک یەکگرتووی هەم گەلی کوردە دەنێو خۆیدا ئەحزاب هەم لەگەڵ نەتەوەکانی دیکەن بەلوچە عەرەبە تورکمانە ئازەریە یەکگرتووی گەلی کورد بەگشتی لەگەڵ ئەو نەتەوانە ئەوە چارەسەریەکە بۆ ئەوەی کە لەگەڵ دەبەرابەر هێژمۆنگەرایی سیستمی دەوڵەمەتەوە سیستمی داگیرکەری ئێران بەگشتی مبارزە بکرێت هەنگاو بە تاکید ئەو کۆنفرانسە وەک هەنگاوێکی پۆزیتیڤ چاوەڕێ بکرێت سپاس زۆر سپاس لێمە لای بەڕێستان ئەڤین ئەنجیر ئەگەر ئێوەش چەند خۆشەوڵامی بدەنەوە چون ناوی بەڕێزیشتان هات ئەگەر قسەکەن Spas. I would say that there is strength in unity. If the Kurdish population acts together, of course, then the voice also will be stronger. Here in the European Parliament, I should start with, we have Kurdistan Friendship Group to focus on all parts of Kurdistan, which I think it's important. And we also have representatives from different groups here in the Parliament, and we are working very actively. We had a delegation, for example, who was on a visit
visit to Rojava. We have had the delegation who have been in Bakur. So it is intensive work that is taking place. But there is a strength in unity. And of course, pluralism is essential. Pluralism is important in all societies, but there is also importance of unity against oppression. So there needs to be pluralism when it comes to, for example, if you're a social democrat or if you're conservative or if you're liberal, but there needs to be a unity among against oppression. Before I actually had the honor to become member of the European Parliament, I was Deputy International Secretary of the Swedish Social Democratic Party. And I usually get a lot of questions from people, non-Kurdish people, about what does the Kurds want? What is the voice of the Kurds? Who should we talk to? Who should we listen to? And this made me more and more aware of the importance of the question on unity and how important it is. If there is one voice, then there will be also, and is confusion outside, what kind of a system does the Kurdish parties want to create? What is the goal of the Kurdish parties, and so on and so forth. And also taking experience from other revolutions, especially in North Africa and in some part of Middle East, where when women and young people were leading the revolutions after the revolution, what happens? They were leading the revolution, but then they ended up in the back of the revolution when it was over. This cannot and must not happen. So women and girls also needs to. بنابراین بار دیگه در ادعای قدرت وجود داره و اگر داشته باشید یک بار دیگه میتونیم که جامعه ملل به اتحادیه اروپا به سازمان اروپا پیام آقای مصطفی رژی قبل از اینکه جواب بدم به سوال شما میخوام متوجه بشم أو جمعية يكتريكو كردوتو من دنوية عرصان كم كا إيما لكردستان إيران حاضرية كبيكو ولا دنيشن لماش صارك أحزاب كردي إيراني لما يكتري دانشتنيان هيا لبرقي جورا وجوردا هاوكاريان هيا هاوفكريان هيا و ئەمە لەو بارەوە دەتوانین بۆم هەنگاوی زۆر باش سوورێتە پێشێ. هەنگاوی زۆر باش بە مانای ئەوەی نییە کە ئیدعا لە هەموو شتێکەوە بەڵام ئەگەر چاو لەوە بکەین کە ئێمە لە چ مەرحەلەیەکەوە گەیشتوونەتە ئێستا حتمەن دەزانین کە هەنگاوی زۆر گەورە خەڵکیراوە. وەکو ئیشارە پێکرا ئێمە لە شەڕی نێوخۆییڕا گەیشتوونەتە پێکهێنانی هاوپەیمانی پێشتوونەتە پێکەوە دانیشتن و بیر و بۆچوون گۆڕینەوە نەک هەر لێرە لەو کۆبوونەوەدا زۆر جار لە کوردستاندا ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی کوردی لەگەڵ ئەو بەڕێزانەی کە تەشریفیان لێرەیە ئەوانەی کە لێرە نین ئێمە دانیشتنمان بۆ ئێستاش و دانیشتانەکە بەردەوام بۆیە دەزانم خەڵک ئینتیزاراتی زۆری هەیە و دەلیەکەشی دەگەڕێتەوە سەر مێژووی حیزب کوردیەکان کە لە هەموو بەشەکاندا نەک لە هەر لە کوردستانی ئێرانەوە لە کوردستانی ئێران لە هەمان کەمتر بێت ئەوەی کە دەیخوێننەوە لە مێژوودا کێشە و دووبەرەچی و زۆر جار هەتا گەیشتوتە شەڕی نێوخۆیی بۆیە نیگەرانم لەوەی کە لە ئاڵوگۆڕەکان جارێکی دیکە ئەو سناریۆ ناخۆش و تاوانە بۆ خەڵکەکە تکرار نەبێتەوە. من دەڵام خەڵک حەقێتی بەڵام ئەوەش دەبێت تکرار بکەمەوە کەمە هەنگاوی زۆرمان نیشان داوە و بەو هەنگاوانە نیشانمان داوە کە ئێمە بەرەو دوا ناگەڕێین.
ئەمە هەر لە پەیوەندی لەگەڵ ئەو مەسەلەیەدا ئەو پێشنهادەتانەدا کە لێرە کراون ئەمە لەمێژە نزیکەی 4 مانگە وە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و ناوەندی هاوکاری کارمان کردو کاری سیاسی ئێستا لەگەڵ نەتەوەکانی ئێرانی کە هاوپەیمانەکانمانن و ژمارەیەکی زۆر لە هاوپەیمانەکان و چەند حیزبێکی بڵێین فارس چەپ گەیشتووینەتە خەریکە دەگەینە تەوافقاتی ئاخر کە حتمما ئەوەی پێشکەش بە هاوڕیانی پژاک و کۆمەڵەش دەکەین نەزەری لەسەر بدرێەوە ئەوەی وەکو موجودیەتێکی تازە لە هاوپەیمانی ڕابگەین ئەوە خەمی هەمومانە و پێم وابی ئێستا بێجگە لەوە هیچ ڕێگایەکی دیکەمان نەماوە هەموو ئەو ڕێگایانەیە کە بە نەزەر دەهات لە ماوەی 100 ساڵی ڕابردووی خەباتی کوردیدا تاقیمان کردوێتەوە دابەشکردنی کوردستان شەڕی نێوخۆیی یەکتر شکاندن یەکتر چووکەکردنەوە بەڵام ئەوانە هەموویان بوون بە قازاند و بەرژەوەندی دوژمنانە من بەش بە حاڵی خۆم لە حیزبی دموکراتە دەڵێم ئێمە لەو ڕابردووە تاڵە تەجربەمان وەرگرتووە و دەمانەوێ ئایندێکی هیوابەخش بدەین بە خەڵکەکەمان و وەکو لە خەباتی ژن ژینادا ژن ژیان ئازادی بۆ ئێران بووینە سەرمەشق دەمانەوێت لەوە زیاتریش تێپەڕێ نێو و نێوبانجی کورد لە باتی ئەوەی کە لە شەڕ و ئەو تەهامانەی کە لە بەیان دەدا لەوێت تێپەڕێ بگاتە مەرحەلەیەکی دیکە چونکە من پێم وابێ کورد لە هەموو بەشەکانیدا بە ئەندازەی کافی خوێنی داوە قوربانی داوە وێران کراوە دەربەدەر کراوە ئێستا دەبی لەو ڕابردوویە تەجربە وەربگرێ و من ئەوەتان عەرز دەکەم کە ئێمە داهاتوومان زۆر ڕوونترە و من لە داهاتووشدا لەگەڵ ئەو بەڕێزانەیە کە تەشریفیان لێرە دانیشتووە وەلایەنەکانی دیکەش لێرەکانە کە غایبن دانیشتن و دیالۆگمان هەبوو لە داهاتووشدا ئیدامەی دەدەین هەتاکو بتوانین ڕۆژ بە ڕۆژ زیاتر لەوەش بچینە پێش زۆر سپاس سێ دانە پرسیار وەردەگرم جارێ چاوەڕێ بکەن کەسی تریش دەستیان نا ئێوە بەرامبەر من دانیشتنەوە پرسەری خۆتان نابینن کەسی تر بەرزەکاتەوە نەگەرانمە بنەوەکە ناخورێت ئەو بەڕێزە فەرموو نا لە پشتەوە بەڵێ دەنگم دێ زۆر سپاس بۆی کە دەرفەتتان پێدەم من ئومیدەبەرین از دویشیڤلێ فارسی هەستم 4 سوال دارم که از 4 نفر عزیزی که روی سن هستن میپرسم ممنون میشم اگر جواب من رو بدن و هر کسی که جواب بده مایک دویشیڤلێ رو یکم نزدیک به خودش نگه داره سوال اولم از جناب آقای مصطفی هجریه خب بعد از شروع جنبش زندگی آزادی جمهوری اسلامی ایران و در رأس اون سپاه پاسداران چندین بار مقر و کمپ های اعضا و خانواده های شما رو در اقلیم کردستان عراق هدف قرار داد و آنچه که پیداست و بیان میشه جمهوری اسلامی داره دیالوگ میکنه رایزنی میکنه و به حکومت اقلیم کردستان عراق و خود دولت در بغداد هم فشار میاره که طبیعتا اونها هم بر شما فشار بیارن به هر حال گمانه‌زنی های زیادی میشه سناریویی که برای مجاهدین خلق پیش اومد برای شما هم تکرار بشه یا اینکه شما اصلاح بشید اتفاقی که در طول تاریخ حزب شما تقریبا نیفتاده من میخوام بپرسم که اگر اول اینکه فشارها تا چه حد و حدودی هستند و اینکه شما تن به این فشارها خواهید داد یا نه سوال دومم خدمت آقای سیامند معینی در مورد مسئله مسلح بودن احزاب کرد هست چه لزومی داره که احزاب کرد در کردستان ایران برای دهه هاست که مسلح هستند و
این مسئله در واقع چه دستاوردی به همراه داشته. ما می‌بینیم که در طول چند ماه گذشته مخالفان شما که عمدتاً از جریان‌های ملیگرا و ایرانگرا هستند به هر حال شما رو متهم به این می‌کند که احزاب مسلح هستید و برای آینده ایران حتی خطرناک هستید. می‌خواستم نظرتون رو در این رابطه بپرسم. از آقای ابراهیم علیزادم سوالی دارم که باز در مدت چند ماه گذشته بسیار در موردش صحبت شده، مسئله مناقشه برانگیزی که در خود عنوان این کنفرانس هم بود، تأکید بر چند ملیتی بودن ایران. مخالفان این مسئله میگن که ایران یک ملته و تأکید بر چند ملیتی بودن ایران تفرقه اندازانه است و به هر حال تمامیت ارضی ایران رو تهدید میکنه و به هر حال حتما شنیدید که به اصطلاح موضعشون در این مورد چه هست. میخوام نظر شما رو بپرسم که چرا شما بر این مسئله تأکید دارید. پرسه که من جیه لبرس اوین انجر نظام وید خوازم کرمانجی باش به از انگلیزی هم نباشه لبی کرمانجی پرزدکم هون وکی اندام پارلمان اروپا چی دکن که سپای پاسداران بکویتا لیستا تروریسمه ام دزانیم که پارلمان وی پسند کرد بس لکومیسیون او تانهو نهاتی پسند کرد ارکاوات چیه و بلکی لدعاتو ده هون چی بکن. سپاس. زۆر سپاس. دیارە لە کۆتاییدا بە کوردیش قسەی کرد بەڵام ئەتوانن دواتر لێ پرسم. فەرموو. بەڵێ جانە. زۆر سپاس. ماندوو نەبن. زۆر خۆشحاڵم بە هەر حاڵ ئەمڕۆ لە بینی ئێوە هەم سوالەکەی من بە تەوجهبەوە کە مقداری جواب دریاوە بەڵام دڵگەرمی ترمەیە گەرەکمە سوالەکەم ئەوە بەوە ئەدامە بم. ئایا ئێوە بە تەماتانە کە لەسەر خاڵگەلێکی مشتەرەک کە هەر سێدام لە قسە و باسەکانتان وتان خاڵگەلێکی مشتەرەکمان هەست کە ئەتوانین بە یەکەوە هاوکاریکەین و هاوبەندیکەن، ئایا ئێوە ئەتانەوێت لەو خاڵە مشتەرەک گەلەکەن خۆتان ناویانەوەن باسی یەکەن بازم دانیشتونتان بێت کە بتوانن بە ئەنجام بگەیت؟ قسەکەی من ئەوەیە. زۆر سپاس. بەخاترەوە ئەمە جەمعێکی ئەنسانگەلێکی سیاسی لێرە چ بە پیا و چ بە ژن ساڵیانی ساڵ ژیانیان لەدەست داوە بە مەبەستی ئەوە کە یەکگردوو بین. ئایا بۆ یەکگردوون بازم ئەتوانن ئەو خاڵە مشتەرەکە ئەدامێ بن کە انقلابی ژن ژیان ئازادی بە خۆڕان نەچێ و مردم سوێسادەی لێ نەکات و دڵگەرمی بێ بۆ ملەتی کورد و باقی ملەتەکان تر. مەمنون. زۆر سپاس. ئەو پرسیارەتان دیارە لە هەموو پانەلیستەکان بوو یا ئەو بەڕێزەی پەنایدەستیشتان ئەگەر پرسیارەکەی بفەرمێ بەڵام تکایە کوردوە دیاری بکەن کە پرسیارەکە لە کێیەوە. پرسیاری ئاوامە پرسم کە بۆ هەر سێ پانەلیستەکە بێلانی کەم بە کات هەبێ کە هەموو بەڕێزان پرسیار بکەن. بله، من صحبتامو با فارسی شروع میکنم و با فارسی صحبت میکنم، شاید راحت تر باشه برای مترجمی. احزاب کردی در ایران تنها احزابی بودند که و احزاب کردستان تنها احزابی بودند که در سراسر ایران متشکل بودند و میتونستند متشکلانه کار کنند، اما متاسفانه در مسئله ژنجیان آزادی نتونستند این رهبری رو به عهده بگیرند، چه در کردستان به متحدانه و چه در سراسر ایران. من البته اینجا زحمات اونا و تلاش هایی که در اون مدت کردن اصلا بی اهمیت نمیدونم و براش ارزش قائلم و احترام میذارم، ولی اینجا میخوام از کمبودها صحبت کنم. من حرفای کاک علی کریمی رو قبول دارم و اینا رو تکرار نمی کنم، فقط میخوام به چند چیز اضافه کنم به اون حرفا. اونم اینه که اگه در این انقلاب و این مبارزه ادامه داره، اگه احزاب کرد
فکری به حال خودشون نکنن و متحدانه کاری انجام ندن، در آینده این یعنی در دور بعدی و دورهای بعدی دیگه ما نمیتونیم اونا رو ببخشیم به این که بگن ما نتونستیم با هم متحد بشیم، ما نتونستیم کارهای متحدانه کنیم. این برای ما نه به عنوان برای من نه به عنوان زن، نه به عنوان کرد و نه به عنوان ایرانی قابل قبول نیست. و شما اگه این کار رو نکنین متحدان خودتون رو از دست میدین و نفوذ واقعی که دارین نفوذتون رو کم کم از دست میدین. در حرفاتون اینو گفتین که دارین قدم‌هایی برمی‌دارین، ولی این قدم‌ها از خیلی وقت دارین اینو وعده میدین. من به عنوان پیشنهاد و حرفامو با اون به پایان میرسونم اینه که از همین حالا، همین امروز شما میتونید فقط 4-5 نقطه رو مبحث نبید که مبنا رو قرار بدین و بر مبنای این 4-5 نقطه شما میتونین با هم کارهای متحدانه بکنین که این اولین قدم برای کارهای بعدیتون باشه و منتظر نشین که و منتظر اکملگرایی نباشین که حتما یه برنامه یا یه پلتفرم خیلی شست و رفته داشته باشین بعد با هم کارهای متحدانه کنین. قدم‌های کوچک از همین حالا بردارین. این هم امیدی برای مردم. متاسفم باید شما رو قطع کنم چون واقعا وقت نداریم. من فقط دو کسی تر وەرئەگرم و ئەگەر هیچتان بێ و دوو کەسەش وەرئەگرم و ئیتر ئەڕۆین بۆ وەڵامدانەوە. کاتمان نەماوە، کاتی پانەلەکە لە ئەسڵدا هەتاکو 4 و چارەک بوو، ئێستاوە لێ تێپەڕاوە. بەڕێز بەڵێ خەلیل غەزاڵی ڕۆژنامەوان سەربەخۆ. منیش زۆر خۆشحاڵم کە ئەو سێ ڕێبەرەی سێ حیزبە پێکەوە ئەبینم. هیوادارم لە داهاتوویەکی نزیکە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵات بە گەورە و چکۆلەوە پێکەوە ببینین بۆ هەنگاوی پێکەوە هەڵنان. پرسیاری من لە بەڕێزان هجری و عەلیزادەیە لەبەر ئەوە ئەوان لە باشوور مەقەڕاتیان هەیە و بەشێکە لەو پرسیارەیە کە دۆچەوێلە کردی. ئاگادار کراوم من کە لە ڕۆژانەی ڕابردوودا لە عێراق حکوومەتی ئێران نوێنەرێکی حکوومەتی عێراق بە نێوی قاسم حەڕەجی ئەگەر ناوەکەی باش بزانم کە ڕاوێژکاری نەتەوەیی عێراقا نردووەتە لای یەکێتی و پارتی ئاگاداری کردوون سپاس بۆ ئێوە تکایە پانەلیستانی بەڕێز کۆنکرێت وەڵامی هەڵبدەن، وەڵامی پرسیارەکان کۆ بکەنەوە و بگەنەوە. لە بەڕێز هیجریەوە فەرموو.
لەپەیوەندی لەگەڵ حکوومەتی ئیسلامی ئێران لە دوای دەستپێکردنی ژینا فشارەکانی بۆ سەر هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی کە بارگایان لە کوردستانی عێراقیە زیاد کردووە ئەوە ڕاست. دیارە ئەو فشارە لە ساڵەکانی پێشوودا هەبوو، بەڵام لە دەستپێکردنی ئەو شۆڕشە نوێیە فشارەکە زیاتر بووە. بۆ کۆماری ئیسلامی ئێران بە تەواوی نیگەرانە لە ئەو یەکگرتوویەی کە لە کووردا پێکاتوە، ئەو شۆڕشەی کە لە کوردستان ڕاستە چاوەی گرت، ئەوانە بۆی بۆتە پرسیار و نیگەرانی بۆ پێکاتوە، بۆیە بە قەولی خۆی یا بە بۆچوونی خۆیان دایانەوێت ئەو دەنگە سەرکوت بکەن. دیارە ئێمە کە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لە خەبات داین، ئەو چاوەڕوانشمان لە کۆماری ئیسلامی ئێران هەیە، هەروەکو لە ڕابردووشدا ئەگەر ئەوەی لەدەستی هاتووە لە ترۆری ڕێبەران، لە بۆمبارانی سنوورەکان، لە بۆمبارانی کەمپەکانی نیشتەجێی ژن و منداڵ هیچ وەخت درێغی نەکردووە. ئێمە لە کوردستانی عێراقدا تاکو ئێستا دەوری 400 نەفەر لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی بەدەست عەواملی کۆماری ئیسلامیەوە ترۆر کراوە. کەوابوو ئەو فشارانە بۆ ئێمە تازە نییە و ئەوانە دوور لە چاوەڕوانیش نین. یا نابێ شۆڕش بکەین لە دژی ئەو ڕژێمە، یا کردمان دەبێت هەزینەکەشی پەرداخت بکەین، وەکو کورد تاکو ئێستاش ئامادەبوون پەرداختی بکەین ئەوە. بەڵام بە دەلایلی زۆر کە لێرە مەجالی ئەوە نیە، من پێم وابێ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران داوای دەکات کە هاوڕێیان ئیشارەیان پێکرد بەو خاڵانەی کە کۆماری ئیسلامی ئێران داوای دەکات لەوێ لە کوردستانی ئێراندا، لە کوردستانی عێراقدا لەسەر کوردەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێران ئەو داخوازانی بۆ جێبەجێ نابێت. ناڵم هیچ چیشی لەدەست نایە، هیچ ناکات. نا، کۆماری ئیسلامی فشاری هەیە، توانای هەیە، نفوزی هەیە لە دام و دەستگای بەغدا، لە ئێرتباطاتی خۆی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی کە ئەوان داوای دەکەن بەو شکڵە ناچێتە پێش. من پرسیارەکانی دیکە ئیشارە پێ بکەم یا پرسیارێک کرا وەرم لەگە هاوڕێی دیکە ئەوە جوابی ئەوەش بچوو کە من بەڕاستی نازانم هەر لەبم بوو یا لە هەموومان بوو. باز لەسەر چەکداربوونی ئەحزابی کورد دەکەن کە بەڵێ متهەمان دەکەن بەوەی کە ئەحزابی کورد مسەلحن، چەکدارن، و ئەوە بۆ خۆی لە نەزەر هێندێکانەوە بۆتە خاڵێکی لاواز. من ئەرسان دەکەم کە یەکەمەوە کە ئێمە وەکو کورد هیچ کامێکمان داوطەڵەبانە و ئەوەی کە شەکمان خۆش دەوێت و پێمان خۆشە کە گەنجەکانمان شەهید بن، هیچمان ئەوەمان ناوێت. و هەمووتان یا ئەگەر نەڵەم هەمووتان بەشێکی زۆرتان شاهیدن کە لە سەرەتای دەستپێکردنی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەرەیەکی یەکگرتوو لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کورد کە ئەو دەبێت لە شارەکاندا بووین و مەجموعەیەکی دیکە لە ئەحزابی غێری کوردیش کە لە کوردستان نیشتەجێ بوون، بەرەیەکمان پێکردنا دەبەر کۆماری ئیسلامی ئێران واری گفتوگوێش بووین بەو ئومێدەی کە لە ڕێگا حەلێکی مسالمەت‌ئامیز و دیالۆگەوە بتوانین داخوازەکانی کورد بە حەدی ئەقەلەوە بتوانین بەدەست بێنین. بەڵام کۆماری ئیسلامی ئێران لە باتی ئەوەی وتوێژ بۆ چارەسەری کێشەکان بکە، فرسەتی بەدەستهێنا لەشکرە بڵاوەکەی زمانی پارێوی کۆ کردەوە و هێرشێک کردە سەر کوردستان. ئێمە لە حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا
سەردەمێک کە شەهید دکتۆر قاسملوو ڕەهبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوو، ئامادە بووین لەسەر داخوازی خودی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵی واردی وتوێژ بین، بەڵام لەسەر نێزی وتوێژ شەهیدیان کرد. یعنی دەبێت ئەوەتان عەرز بکەم بە پێچەوانەی ئەو قسانەی کە دەکوترێ ئێمە وەکو کورد عاشقی ژیانین، ژیانی سەربەرزانە و ژیانێک کە شیاوی ئەو ئینسانی ئەوڕۆیە، بەڵام ئەوان بەوە ناڕاحەتن و ڕێگایەکی کە بۆمایان هێشتەوە کە بتوانین بمێنینەوە دەستمان بۆ چەک برد. دەستیشمان بۆ چەک نەبردووە. ئێمە لە تاران و تەورێز و ئیسفان و شیراز نەچوون شەڕ بکەین، ویستومانە لە خۆمان لە مۆجودێتی خۆمان دیفاع بکەین، چەکمان بۆیە. ئێستاش ئەگە فەزایەک لە ئێراندا خۆڵقە کە هیوادارم بەزووی بێت کە بتوانین داخوازەکانی خۆمان لە وتوێژدا چارەسەر بکەین، لە ڕۆژی ئەوڵدا چەکەکانمان وەلا دەبین. چەک بۆ ئێمە ئامانج نییە، چەک وەسیلەیەکە کە مەجبوریان کردوین ئیستفادەی لێ بکەین. زۆر سپاس بەڕێزی بەداخەوە کات کەمە و پێویستەکە ڕێزانیش وڵامیخوان بدەن. زۆر سپاس. زۆر سپاسم. زۆر بە کورتی ئەرز دەکەم. دوو پرس ڕوو بە من کرا. یەکیان ئەوەی کە ئەوەی کە زانیاری بەدەستدێنن و شوێنەکە يعني كسي هو إنكارك أو كورج إنكارك، بلان وشي إنكاري ذكان بوجه ما بتدخل. إنكاري شيء أوريجينيا، إنكاري شيء تاريخي، إنكاري شيء سياسي، هو بيش الكدري ما في خطر. هو نتوقعين كذا. رضا شاه أول ده تيجي بريكة، مثل كان يخوي توسع هذا، شيء أذربيجان وكردستان شيخ الرأي جنوب. خلاص هم أو شيء سارسة كده أو توارسي وبشيلة ما عندي دروس كده ونينا إيران ولا أوي خلقش كتير داون نينا ملتي إيران وكل خلقش ديك أول شيء داون كويس يعني يبقى لباس أنا كويس يبقى زمان أنا كويس يبقى يعني توننا وين نكره زمان جديد شو بيشه أو كاري كما أصلي الوطني نكره وإيران وين نكره وإيران وكو وڵاتی کەسی میلە لە ڕووی جامعەشناسی کۆمەڵاسی چی زانستیانەوە وایە
يعني هل هم الناس قصاب سل هل في الدنيا وكاو شيء بيش شيء بيش ولا مرودان استوى أو تيدك أما يقول سؤالي كيف كذا ما بخلي جاي بدل ما بيجي هو برادرينا راسته لهري كردستاني ما فشل ما لسه والله ما وش بقى مكان يعني كذا ما وش بقى كأما نوشي شيء سهولة كديارة تواري بدنية من الجامعة كردستان هجر هم من إقرار ذكي بوك كومرجاي كردستان كومرجاي حزبية بفرمان حزب كان خالد دكان البازار ده خارج خيابان نسيتهم ماله الودلين سلوك قدني لو لحظوا الأصل خباته لباقي شركائن خيراني ومن أو هذه إنسانية وكان ذكي ومن أو حضاري نفوذ يعني لدروا الولاد بهزاران لناوي الولاد بديان هزاران شن صدق فريقش لهري كردستان شهر روسيا ما بشهر روسي أو تصدق فرمانو قرينا خالو بو أوش تدبيري هر حزب تدبيري خوي كل دور من تدبيري فما كل دور دنيا من يما لقينا ولا كتسكان عليه دول الإسلام سابقا نايلين والله كيش ما كتب بهم ولا ما كتب إما تسك داناني تكبو إما مفهومك السياسي هي وريخ ناوي كردستان في هذا البرزيل بالنسبة لذلك عشيرة سندارة عشي شعبي سندارة داعش سندارة هم خلق كردستاني باشور الجمال خوي أستعيد شيء هي خبيرة ويكوان رواية بوي مروان يقولوا مسألة سنداناني مطرحني به جوري لجور كان وإبا ورقاش هي بويكا والله ما يبشارها نبدي هو وحكم برداني الأعدادان ورقانا من كأندازي قال يتمش أما هاي سپاس فرمانبرز اوین. The only question that I understood what posed to me was the one about what we are doing in the European Parliament. When the question was asked, من چیزی دربارش فکر میکنم عبارت از صدای دشمنان نیست بلکه سکوت دوستانمونه که من دربارش فکر میکنم نباید سکوت وجود داشته باشه در اتحادیه اروپا یا در پارلمان اروپا. بنابراین خود من و دو تا همکارانم که یکی از طرف گروه چپ هست و یکی از سوسیال دموکرات هست در پارلمان اروپا ستای ما یک اتفاقی رو کار بردیم نامه درست کردیم که میخوایم بفرستیم به ریاست سوئد در اتحادیه اروپا و بعدش اسپانیا که اونها بعد ریاست به دست میگیرن که ما واقعا خواستار اون شدیم خواستار اون شدیم از پارلمان اروپا و از اعضای اتحادیه اروپا در پارلمان خودمون رسالت خواهیم داد با پارلمان‌های دیگه. خیلی متشکرم. خیلی ممنون از همه شما. رئیس اوین انجیر که امرو لم پانل دا بشدار بون پانلی دوم کتایی به هاتوا من دعوات کاملا هاوری برز اسماعیل خدری و بری پانلی سهم بیتو پانلی دوم من لیور بگرید دیاره پانلی سهم لسر تیروانی بوده هاتون پیشنیارو شهر سریعکانا دعوی لبردم سویلا شهریاری دعوی لبردم. Shall
ڕۆژ هاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینەی ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان ڕۆژ هاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینەی ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان